سڵاوتان لەبێ بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم کە دووبارە شاد بوومەوە بە دیدارتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی بەرنامەی ستۆدیۆی پەروەردەی. لە ئەڵقەی ئەم جارەماندا دوو تەوەرمان بۆ ئامادە کردوون. لە تەوەر یەکەمماندا باز لە پاراستنی ژینگە و مافی ئاژەڵانی بەپەناگا ئەکەین. بۆ ئەمە بەستەش میوانداری سەروەر قەرداغیمان کردووە، هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان. بەخێربێ کاک سەروەر بۆ ستۆدیۆی پەروەردەی. ئەوترێ کە ژینگە و سروشت تەنها بۆ مرۆڤ نیە، بۆ زیندەوەرانی تریشە. تا چەند پاراستنی ژینگە ئەبێتە هۆی پاراستنی ژیانی زیندەوەرانی تریش؟ دیارەکە ئێمە دەڵێن سروشتیان کە دەڵێن ژینگە لە ئاژەڵ و لە مرۆڤ و لە زیندەوەران پێک دێت، نەک تەنها لە مرۆڤ. بۆیە مرۆڤ بە پێچەوانە شتێ وەرگرتووە. مرۆڤ خۆی لە سەرەوەی هەڕەمەکە ئەبینێت و ئاژەڵیش لە خوارەوە و باوەڕی وایان تێگەیشتنی وایە کە هەموو ئەو شتانی کە لە ناو سروشتا بوونی هەیە هەمووی لە خزمەتی مرۆڤدایە. بۆیە ئەمە تێگەیشتێکی هەڵەیە، ئەمە هاوکێشەیەکی هەڵەیە. مرۆڤیش بەشێکە لە سروشت و لە دوجارە بێ بەرپرسیارانە مامەڵە بکە. ئەسڵەن ئەرکی مرۆڤ گەورەترە بەو پێی کە مرۆڤ خاوەنی عەقڵە، بۆیە بێ بە شێوەیەکی عەقڵانە مامەڵە لەگەڵ تەواوی سروشت بکە و تەواوی ئەو بوونەوە زیندەوەرانە بکە کە لە ناو سروشتایە. لە ڕووی ڕۆحەوە هەموو ئاژەڵەکان لەگەڵ مرۆڤدا یەکسانن، هیچ جیاوازیەک نییە لە نێوان ڕۆحی بۆ نمونە ئاژەڵێک لەگەڵ ڕۆحی مرۆڤێک. ئەو جیاوازەی کە هەیە شکڵیە و ئەو جیاوازەی کە هەیە عەقلیە. بۆیە لە حاڵەتێکە ئەگەر هاتوو بۆ نمونە مرۆڤ نەعەقڵانە مامەڵەی کرد لەگەڵ دۆخی ئاژەڵان، هەر جۆرە ئاژەڵێک بێت، ئەوە کەوایە مرۆڤیش یعنی با بڵین لێرە عەقلی وجودی نابێت، لەگەڵ ئاژەڵەکە بە هەمان شێوە هاوتا دەبێتەوە. ئەو هۆکارانە چین کە پیسبوونی ژینگە دروستی ئەکا لەسەر زیندەوەرانی تر، لەسەر زیندەوەرە ئاویەکان، ئەو زیندەوەرانەیە کە لەسەر خاکە ژین یاخود لەسەر باڵندەکان دروستی ئەکا. ئەو پرسیارە منوا بە گونجاوتری زانم بڵین ئەو هۆکارانە چین کە مرۆڤ دروستی ئەکەن یان ئەبن بە هۆکار بۆ مەترسی لەسەر زیندەوەرەکان. مرۆڤ هۆکاری سەرەکیە. مرۆڤ هۆکاری سەرەکیە لە پێش هەموو بوونەوەرەکانی ترەوە. دیارە بەتایبەت لە کوردستانە چەندین هۆکاری جیاوازمان هەیە. یەکێک لەو هۆکارە سەرەکیانە دەرهێنانی نەوتە وە گواستنەوەی نەوتە، چکە ئەم نەوتەکە بۆ نمونە گوازرێتەوە زۆرجار لە ڕێگەی تەنکەرەوەی کەم تەنکەرانە وەرئەگەڕێن، ڕاستەخۆمە تێکەڵ بە سەرچاوە ئاویەکانە بێ و بەشێکی زۆر لە زیندەوەرەکان لە ناو ئاوەکانە ئەمرن بەهۆی ئەم نەوتەوە. وهروەها دووکەڵی ئۆتۆمبیلەکانە کە ئێستا لە کوردستانە نزیکەی 1,500,000 ئۆتۆمبیل زیاتر لەمە تۆمار کراون. ئەمە جیا لە ئۆتۆمبیلانی کە با بڵین تۆمار نەکراون. وهروەها ئەو کارگەکانی هاڕینی گەچە، کارگەی چیمەنتۆیە و نەبوونی کارگەی ڕیسایکلینە و تێکەڵبوونی پاشماوەی نەخۆشخانەکان و مادە قورسەکانە بە زبڵی ئاسایی و چەندین هۆکاری تر، هەموو ئەمانە پێکەوە ژینگەی نەک تەنها ئاژەڵەکان یان بوونەوەرەکانی تر لە ناو سروشتە، بەڵکوم تەنانەت ژینگەی زەوی، ژینگەی مرۆڤ خۆشی پیس کردەوە، مرۆڤ خۆشی ڕوبەڕووی مەرگ و کارەسات کردوتەوە. با بڕۆین سەردانی نەخۆشخانەی هیوا بکەین و بڕۆین بە دوواداچوون بکەین، بزانین هۆکارەکانی توشبوون بە نەخۆشی شێرپەنجە چییە. ڕێکخراوی WHO کە ڕێکخراوی تەندروستی جیهانیە 3 هۆکاری سەرەکی بۆ توشبوون بە شێرپەنجە دیاری کردو. یەکێک لە هۆکارە سەرەکیەکان پیسبوونی ژینگەیە. بۆیە لە دوجارە پیسبوونی ژینگە کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ، کاریگەری لەسەر تەندروستی یان ژیانی تەواوی بوونەوە و زیندەوەرەکانی تریشەیە کە لە دوجارە ئەمە هەر مرۆڤ لێی بەرپرسە. زۆر ڕاستە. لە هەرێمی کوردستاندا ئاژەڵانی سەرشەقام یاخود بێپەناگە هەن. ئێوە کوداکوکاری مافی ئاژەڵان چیتان کردووە لەم بوارەدا؟ دیارە کە دەڵێن ئاژەڵانی بێپەناگەم بەسمە لە ئاژەڵانی بێپەناگە سەگ و گوێدرێژ و پشیلەیە. ئەو 3 جۆرە ئاژەڵی کە لە پێش دروستبوونی مرۆڤەوە توانیوانە خۆیان لە ناو سروشتا بگونجێنن. کاتێک کە مرۆڤ هاتووە ئەم ئاژەڵانی لە ناو سروشتا دوور خستوتەوە بە مەبەستی سوود لێوەرگرتنی تاکە کەسی، کەڵکی لێوەرگرتوون بە مەبەستی گواستنەوەی شتومەک یان مەبەستی پاسەوانی. و لە دوجار لە ئەمڕوا کە مرۆڤ ئیشی بەم ئاژەڵانە نەماوە، ئەم ئاژەڵانە گیریان خواردووە لە نێوان سروشت، لە نێوان شارستانێتی مرۆڤ. نەوەی کە جارێکی تر بتوان لەگەڵ سروشتا خۆیان بگونجێنەوە، نە ئەوەشە کە مرۆڤەکان دەستی سۆز و بەزەیان بۆ ڕابکێشن و بتوانن ژیانێکی گونجاو و شایستیان بۆ دابین بکەن. بۆی ئەمانە ڕۆژانە ڕوبەڕووی دەستدرێژی جۆرا و جۆر ئەکرێنەوە کە دەڵێن دەستدرێژیان تونند و تیژی هەموو جۆرە دەستدرێژیەکان، لە کوشتن، لە سەربڕین، لە هەڵواسین، لە ڕاکێشان بە دوای ئۆتۆمبیلەوە، لە بریندارکردن، هەتا ئەگاتە کوشتن و ژارد خواردکردن. باشە هۆکاری ئەمە گەڕێتەوە بۆ چەند لایەنێک لە ڕاستیان نەبوونی پەروەردەی ژینگەیی بۆ تاک لە باخچەی مناڵانەوە هەتا ئەگاتە دوهەمین ئاستی خوێندن و نەبوونی پەروەردەی ژینگەی خێزانی و نەبوونی ڕۆڵ یان دەور و کاریگەری میدیا، چکە ئێمە کۆمەڵێک کەناڵی ئاسمانیمان هەیە، ینی چەندین تەلەڤیزۆنی کەمان هەیە، تاوەکو ئێستێمە بەرنامەیەکی تایبەت بە ژینگەیمان نییە کە تایبەت بەم پرسە بۆ نمونە هەوڵ بدا بۆ وشیارکردنەوەی تاک لە ناو کۆمەڵگە، کە لە دوجارە هەموو ئەم ئاژەڵانە وە بێباکی حکوومەت لەوەی کە
چونکە حکومت تەنها بەرپرسیار نییە بەرامبەر بە ژیانی مرۆڤ حکومت یان دەسەڵات یان هەر جۆرە حکومەتێک لە تەواوی دنیا بەرپرسارە بەرامبەر بە ژیانی ئاژەڵە چی کێوەکان وچی ماڵێکان وچی بێپەناگەکان کە ئەمە لێرانەش جارێکی تر حکومەتی هەرێمی کوردستان تەنها بێباک نەبوو بەرامبەر بە مرۆڤ بەڵکوم بێباک بۆ بەرامبەر بە زیندەوەرەکانی ژوە دەستی لێبەرداون بۆیە نەک تەنها دەستی لێبەرداون تەنانەت لەلایەن هۆبەکانی ڤەتەنەریشەوە ڕوبەڕووی ژارد خواردکردن و کوشتن ئەکرێنەوە وە لە دوجاریشا ئەمە بۆ ڕێگەی چارەسەر ئەبێت کە ئەبێت قانونێک یان یاسایەکی تایبەت لە کوردستانە دەربچێت بۆ پارێزگاریکردن لە مافیاژ ئەم ئاژەڵانە و قەدەغەکردنی هەر جۆرە دەستدرێژی تونند و تیژێک بەرامبەر بەم ئاژەڵانە و هەروەها لە ڕێگەی دروستکردنی شێڵتەریشەوە کە پەناگە دروستکرێت لە ناو پارێزگاکانە سەرجەمەوە ئاژەڵانی کە لەسەر شەقامەکان هەن لە ناو گوندەکان ناحیەکان هەر شوێنەکەن بگوازرێنە ئەو پەناگەی و لەوێەوە لە ڕێگەی تۆمارێکەوە هەموو ئاژەڵانە تۆمار بکرێن و دواتر ئەم ئاژەڵانە نەشتەرگەریان بۆ ئەنجام درێ بۆی ڕێگە لە زاوزیان بگرێت ئەم ژماریان زیاد نەکە بۆی سنووردار بکرێن و ڕێگە بگرێت لە مەرگ و کوشتنیان. ئێوە بەڕێستان هیچ یاسایەکتان پێشکەشی پەرلەمان کردو یاخود هیچ پرۆژێکتان پێشکەش کردو بۆ ئەوەی کە بۆ مافی ئەم ئاژەڵانە دیارە ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان کە ڕێکخراوێکی تایبەتمەندین بە پەروەردەی ژینگەی و یاسای ژینگەی ئێمە لە ساڵێک و 2 مانگ پێش ئێستا پرۆژە یاسایەکمان ئامادە کرد کە لەلایەن چەندین کەسی یاسایی وە پسپۆڕی ئەم بوارە ئامادەمان کرد و دواتر چوینە سەرۆکایەتی پەرلەمان لەوێ هەموو فراکسیۆنەکانمان بەبێت جیاوازی بینی لە گەورەوە بۆ بچووک پرۆژەکەمان پێشکەشکردن و داوامان لێکردن کە پاڵپشتی لەم پرۆژەیە بکەنەوە پرۆژەی خوانیان بزانن هەمویان بەڕاستی بەڵێنیان داوتیان ئێمە ئەم پرۆژێ بە گرنگ ئەزانین و پاڵپشتی لێەکەین بەڵام لە دوجارە تەنایەک فراکسیۆن لە ڕاستیا پاڵپشتی لەم پرۆژەیە کردکەویش فراکسیۆنی یەکگرتوو بوو و لەگەڵ کۆمەڵێک لە ئەندامانی تری پەرلەمان ئیمزای پێویستی بۆ کۆکرایەوە 2 مانگ پێش ئێستا و ئەم پرۆژەیە لەگەڵ پرۆژەیەکی ترمان پێشکەش بە دەستەی سەرۆکایەتی پەرلەمان کراوە بۆی بکرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە و خوێندنەوە یەکەمی بۆ بکرێت و ئەگەر دەنگی پێویست بێنێت ئەو کات ئەبێت بە یاسایەک و کات لە کوردستانە وەکو چۆن یاسای تایبەت یان ڕێنمایی تایبەت هەیە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان و کوشۆکانی کێوی لە ناو سروشدا بە هەمان شێوە ئاژەڵانی بێپەناگەی وەکو سەگ و گوێدرێژ و پشیلەش یاسایەکی تایبەتمەندیانە بێ و بەپێی ئەو یاسایەش هەموو جۆرە دەستدرێژی قەدەغە کراوە و حکومەتیش ئیجبارەکە بە ئەوەی کە لە جیاتیەوەی بیان کوژێ شێڵتەریان بۆ دروست بکات و بتوانین لە ناو پەناگانە کۆیان بکات. بەڵام ئەم یاسایە تا ئێستا کاری پێ دەکرێت لە ئێستادا ئێستا پرۆژە یاسایە ئەبێ پەرلەمان لە پەرلەمانە خوێندنەوە یەکەمی بۆ بکرێت و دواتر دەنگی پێویست بهێنێت ئەو کات کە بوو بە قانون لە ڕۆژنامەی وەقای کوردستان بڵاوەکرێتەوە و حتممە نەبێ و کات بەرکار بێت و کاری پێ بکرێت. زۆر باشە. مەبەستمان ئێستا هەندێک جۆری ئاژەڵ هەیە لەلایەن مرۆڤەوە ئازارە درێت تەنانەت ئێمە لە سۆسیال میدیاشە ئەمە ئەبینین لەلایەن مرۆڤەکان و هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە خۆشەویستیمانە بۆ ئەم ئاژەڵانە یاخود لە مناڵیەوە فێر ناکرێن هۆکاری ئەمە ئەگەڕێتەوە بۆچی ئەو ئاژەڵانە بەتایبەت بەست چ جۆرە ئاژەڵێکە مەسەن ئاژەڵە بێپەناگەکانیان بەڵێ بێپەناگەکان بڵێ دیارە ئەمە وەک پێشتریش من ئاماژەم پێکرا ئەمە گەڕێتەوە بۆ نەبوونی پەروەردەی ژینگەی چونکە پەروەردەی ژینگەی گشتگیرە یعنی کە دەڵێن پەروەردەی ژینگەی واتە فێرکردنی تاک یان مناڵێک لەسەرەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵێک بکە لەگەڵەوەی کە چۆن بۆ نمونە ئاژەڵێکە بینێت لە جیاتیوی لێ بترسێ ئامێزی سۆز و میهرەبانی بۆ بکاتەوە باڵندەیەک لە هاوی ناکە بۆ نمونە بێ ئاوە بێ لەسەربانی خانۆکانیان ئاوی بۆ دابنێ بۆی بیخوات لە زستانە کاتێکە بەفر ئەبارێت بتوانێت خۆراک و دانەوەڵی پێویست بەرێ بۆ ئاژەڵ و باڵندەکان بۆ ئەوەی کە بتوانن سوودی لێ ببینن. بەڵام ئێمە لە باشووری کوردستانە ئەوەی کە فرامۆش کراوە بابەتی پەروەردەی ژینگەیە بە هیچ جۆرێک ئەم لایەنە خەمی لێ نەخوراوە بۆیە ئێمە پێش 2 ساڵ لەمەوە بەرکارکردنی ڕێکخراوەکەمان ینی ئامانجی سەرەکیمان لەسەرەوە چڕ کردەوە کە ئێمە هەموو هەوڵەکانمانیان هەموو کارەکانمان تایبەت کردمە پەروەردەی ژینگە و یاسای ژینگە و لەم ڕێگەیەش ئەوەی کە ئێمە هەوڵمان لەسەرداوە یەکەم دانانی پرۆگرامێکی تایبەتە بۆ مناڵانی باخچەکەم پرۆگرامە ئەزمون کراوە لە ناو زۆربەی باخچەکانە و هەروە ئێسێمە کار لەسەرەوەکەین کە پرۆگرامی پۆلی 1 و 2 3 و 4 دابنین بۆ ئەوەی پرۆگرامی ژینگەی بێت تا کۆتایی ساڵی داهاتووم 4 پرۆگرامی تریش ئامادە ئەبن و دواتر ئێمە لەگەڵ بەڕێوەبەرایەتی پرۆگرامەکانی پەروەردە و وەزارەتی پەروەردە پەیوەندیمان ئەبێت بۆی کە بتوانین باوەڕیان پێبێنین کە ژینگەش ئەبێ بکرێت بە وانەیەک لە ناو ناوەندەکانی خوێندنە بۆ ئەوەی لە ڕێگەی باخچەی مناڵانەوە مناڵ فێری خۆشویستنی ژینگە بکرێت فێری خۆشویستنی باڵندە بکرێت فێری ئەو بێت کە ڕێز لە سەرچاو ئاوەکان بگرێت فێری ئەو بێت کە ڕێز لە درەختێک بگرێت کاتێکە بەسەر جادێک بەسەر شەقامێکە ئەڕوات لە قوچڵی درەختەکان نشکێنێتەوە کاتێکە لەگەڵ خێزانەکە ئەچێتە گەشت و گوزار بتوانێت لەو ناوچانەی کە ناوچەی گەشت و گوزارین پاشماوەکانی خۆی هەڵگرێتەوە بیگەڕێنێتەوە بۆ شارەکان لە شوێنی تایبەت دایبرێن نەک ئەوەی کە فڕیدادە ناو سەرچاو ئاوەکانەوە و ئاگر بکاتەوە هەر جۆرە پێشەلکارێکی تریژین پیسکردنی سەیرانگاکان تا چ ڕادێک کاریگەری هەیە لەسەر ژیانی ئاژەڵان ئەمە پرسیارێکی زۆر بەجێە چونکە ئێمە بە تایبەت لە بەهارانە ینی با بڵین
خەڵکی یان دانیشتی کوردستان ڕوو لە ناوچە گەشتیارەکان ئەکەن لەم وەرزاکە ڕوو لە ناوچە گەشتیارەکانەکەن زۆرێک لەو پاشماوانەی کە هەیە نایگەڕێنەوە بۆ شارەکان و فڕێدن ئەو شوێنانی کە با بڵین شوێنی ئاوەدانی مرۆڤ نزیکن لێەوە کە با بڵین ئاژەڵی ماڵیان هەیە وەکو مانگایان وەکو بزن زۆرێک لەمانە هەبووە بەو پێی کە بۆ نمونە پاشماوەیەکی پلاستیکی خواردووە ئەم ئاژەڵە مردووە یعنی خەڵک هەیە بە چەندین ئاژەڵی مردووە لەبەر ئەوەی کە مرۆڤ پاشماوەکانی خۆی تێفڕێداوە وەجیا لەمە ئەو شوێنانی کە بەتایبەت نزیکی سەرچاوە ئاوەکانن وەکو ناوچە گەشتیارەکانی وەکو بەنداوی دوکان وەکو دەربەندیخان و چەندی سەرچاوی تری ئاو گەشتیارەکان لەو ناوچانە کە کۆبنەوە پاشماوەکانی خۆیان فڕێدن ناو سەرچاوە ئاوەکانەوە بەهۆی ئەوە کە ئەو زیندەوەرانی ناو ئاوەکەشان بە هەمان شێوە ئەوانیش ئەمرن یاخود ئەگەر نەمرن کاریگەری خراپیان لەسەر دروستەکە کاتێک کە تۆ بۆ نمونە گۆشتی ماسیەک ئەخۆی یاخود کاتێک کە تۆ شیری مانگایەک دەخۆی یاخود کاتێک کە تۆ گۆشتی بزنێک ئەخۆیت بە هەمان شێوە ئەمانە هەمووی کاریگەری لەسەر لایانی تەندروستی تۆ دروست دەکاتەوە بێ ئاگایانە لەوەی کە تۆ خۆت بووی بە هۆکاری ئەوەی تۆ خۆت تووشی شەرپەنجە ببیت یاخود تووشی هەر جۆرە نەخۆشیەکی تر ببیت زۆر ڕاستە ڕاوکردنی ئاژەڵان و دوورخستنەوەیان لە شوێنی سروشتی خۆیان تا چەند کاریگەری هەیە ڕاوکردنی باڵندەکان یاخود ئاژەڵەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر ژیانی زیندەوەران دیارە وەکو چۆن مرۆڤ مافی ژیانی هەیە بە هەمان شێوە ئاژەڵ و باڵندە کێوەکانیش بە هەمان جۆر مافی ژیانیان هەیە و بۆ ئەم لایەنش بە تایبەت لە باشووری کوردستانە یاساویان ڕێنمایی تایبەتمەند هەیە کە هەموو جۆرە کوشتنی ئاژەڵ و باڵندەکانی بە تایبەت کێوەکانی قەدەغە کردووە کە دەڵێن هەموو بوونەوەرەکانی ناو سروشت مەبەستمان لێی تەنانەت مارە دووپشکە و هەر جۆرە زیندەوەرێکی تر هەتا تەنانەت بەپێی یاسا پارێزگاری لە هێلانەی حاجی لەقلقێک یاقوت هەر جۆرە باڵندەیەکی تر کراوە لە ناو سروشتە بەڵام بەداخەوە ڕۆژانە لەلایەن خەڵکانێکی نابەرپرسەوە بەتایبەت ئەو خەڵکانەی کە دەسەڵاتیان هەیە کە دەڵێن دەسەڵات هەم دەسەڵاتی مادی هەم دەسەڵاتی سەربازی هەم دەسەڵاتی سیاسی هەیە کە یاخود ئەوەی کە بۆ نمونە بۆ خەڵکێکی ڕاوەکە کە ئەم جۆرە دەسەڵاتانی هەیە و پاڵپشتی ئەکرێەوە چەندینە لەم نمونانەشمان بینیوە ڕۆژانە بێباکانە ڕاوی ئەم جۆرە ئاژەڵ و باڵندانەکەن و ڕوبەڕووی مەرگیان ئەکەنەوە و ئەم کەسانە لە سەروی یاساون بە هیچ جۆرێک یاسا ڕوبەڕووی زیندان و سزایان ناکاتەوە کەمە لە دوجارە هەر ئەم کەسانێ یاخود کەس ڕوبەڕووی سزا نابێتەوە لەو کاتەیە خەڵکانێک ڕوبەڕووی سزا ئەکرێنەوە ڕاپێکی با بڵین پۆلیسی دارستان و ژینگە بە ئەرکی خۆی هەڵەسێت بە تایبەت بۆ ئەو کەسانی کە با بڵین دەسەڵاتی سەربازی و هێزی سیاسی و پارە و ئەو شتانەیان نییە ئەمانە ڕاپێکی دادگاکانەکەن بەڵام زۆر جای لەلایەن دادگاکانەوە ئەسڵەن زۆر دادوەری بەڕێزەی هەر ئاگداری ئەو قانونانە نییە کە لە کوردستانە هەیە تایبەت بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان بە سزایەکی زۆر کەم یعنی بۆ نمونە کوشتنی یەک ئاژەڵی کێوی یان بزنی کێوی غەرامەکەی 10 ملیۆن دینارە ئەگەر بەچکێک لە ناوسکی ببێتە 20 ملیۆن ئەگەر دوو بەچکە لە ناوسک ببێتە 30 ملیۆن دینار ئەمە جیا لەوەی کە تەواوی چەکەکەی دەستی بەسەرا ئەگیرێت و مەجگە لە غەرامە مادەکەم کەسە زیندانی ئەکرێت بەڵام لە کوردستانە بۆ نمونە مەسەن لە گەرمیانە خەڵک هەیە کە مامۆستای زانکۆ بوو یعنی ئەم شتە زۆر عەجیبە مامۆستای زانکۆبی بچی ئاژەڵێک بکوژی کە دوو بەچکە لە ناوسکی بێت تەنها تۆ شەو ڕۆژێک بگیرێت و دواتر ئازاد بکرێ و غەرامەکەی تۆ چەندێک بێت 25000 دیناری عێراقی یعنی ئەم کێشانە هەیە جیا لەمەی تر من بۆ خۆمێکێکم لەو کەسانی کە با بڵێم داکۆکیم لە مافی ئاژەڵێ کرد کە دوو بەچکە لە ناوسکیا بوو بزنێکی کێوی بوو لە دەربەندیخان لە جیاتیەوەی کە بۆ منە و کەسانی کە ڕاوی ئاژەڵەکان کردو ئەوان بخرێنە زیندانەوە و دادگا سزای تون بەسەرەوانە بسەپێنێ منی دەستگیر کرد بۆیە من 14 ڕۆژی ڕێک لە زیندانە بووم لە هەمانە و زیندانە بووم کە و کەسانی کە ڕاوە تۆمەتبار بوون بە کوشتنی ئەو ئاژەڵە منیش لە هەمانە و ژورا زیندانی کرابوو لە کاتێکا من داکۆکی کەرم لە مافیە ماژەڵانە لە کاتێکیش ئەو کەسانی تر کە بۆ نمونە مەسەلەن ڕاویان کردووە بۆیە لە کوردستانە بەڕاستی ئەڵەم شتەکان هەمووی سەر و ژێر بووتەوە یعنی هیچ شتێک لە شوێنی خۆی نەماوە کەسانە بەو پێ بێ بەردەوام ئەبن لەسەر ئەو کارەیان بەدڵنیاییەوە ئەمە واشەکە کە بۆ نمونە بەشێک لەو خەڵکانی کە با بڵین وەکو چالاگوان کە کارەکەن خاو ببنەوە ئەگەر چی بۆ نمونە بەڕاستی ئێمە زیاتر هەنداوە کە ئێمە هەوڵی زیاتر بدەین و کارەکانمان زیاتر چڕکەینەوە چکە دەزانین بەڕاستی لە باشووری کوردستان ژینگە بێکەسە و ئەسڵەن ئەرکی حکومەتە کە ڕێگری لەم دەستدرێژیانە بکات بەڵام حکومت خۆی دەرفەت ئەڕەخسێنێ بۆ کردی تایبەت بۆ کەسانی کە دەسەڵاتیان هەیە بە هەر جۆرێک بێ دەستدرێژی و پێشێلکاری ژینگەی بکات یعنی هەموو شتێک بۆ حکومەتی هەرێمی کوردستان بۆ بەپارە کە ڕۆژانێک دێک ئێمە تێدەگەین لەوەی کە پارە ناخورێت سەبارەت بۆ ئاژەڵانی کە بێخاوەنینیان پێ پەناگەن چی کرا بۆ ئەم ئاژەڵانە تا ئێستا هیچ شوێنێکی ڕسمی هەیە لەلایەن حکوومەتەوە کە پاڵپشتی بکرێت هەتا ئێستا لە باشووری کوردستانە هیچ جۆرە پەناگەیەکی تایبەت لەلایەن حکوومەتەوە نییە ئەوەی کە هەیە هەوڵی تاکە کەسی هەوڵی ڕێکخراوەکانە بە خۆشحاڵیەوە لە ئێستا لە باشووری کوردستان
یعنی خەڵکانێکی ئاژەڵدۆ ساتوونەتە پێشەوە و ڕێکخراوێکی ئەکتیڤ هاتوتە پێشەوە تایبەت لە بابەتی ئاژەڵ پارێزیە کە بۆ نمونە مەسەل لە سلێمانی ڕێکخراوی پاکۆ هەیە کە یەکێک لەو ڕێکخراوانەی کە تۆ هەر کاتێک کە هەست بە ئازاری ئاژەڵێک بکەیان ببینی بریندارە ڕاستەخۆ ناچارەبی کە پەیوەندی بەستەنها بەوانەوە بکەی هەم دەستێکی ئەمانەوە پارێزگاریشان لێکە کەمان هەوڵیان داوە بەڕاستی ئەوەندەی پێیان ئەکرێت لە توانایان هەیە ئەو ئاژەڵانی کە برینارەکرێنەمان بتوان چارەسەری بکەن ئەو ئاژەڵانی کە بۆ نمونە بێپەناگەن یاخود خەڵکانێک نییە کە خاوەنددارێتیان بکە کە دەڵێن ئاژەڵەکان بەسمان لێ پشیلەشە تەنها سەگنا و گوێ درێژیش وەم ئەم خەڵکانە ئەم ڕێکخراوە بتوانێت خەڵکانێکی بۆ بدۆزێتەوە کە بتوانێت بیگرێتە خۆ بۆی پارێزگاریان لێ بکە و جا لەوەش ئێستا هەوڵیان داوە بۆ ئەوەی کە کۆمەڵێک ئاژەڵ لەسەر ئەرکی خۆیان نەشتەرگەریان بۆ ئەنجام دەن بۆی ڕێگە لە زاوزێکردنیان بگرن چکە ئەگەر ڕێگەیان لێ نەگرن ئەوە عەدەدی ئەم ئاژەڵانیان ژمارەی ئەم ئاژەڵانە زیاد دەکات کە ئەو کات مامەڵەکردن لەگەڵانە زەحمەت دەبێت. هۆکاری زۆربوونی هەندێک جۆری ئاژەڵ وەکوتت بە تایبەت سەگ لە ئێستادا ئەگەڕێنی تۆ بۆچی هیچ کراوە تا ئێستا بۆ ئەمە؟ خۆی ئەمە ینی بە جۆرێکی تر لە ساڵەکانی ڕابردووە سەگەرۆک و ئێستا بووە هیچ زیاد و کەمێک نەبووە تەنها ئەوەیە کە لە ساڵەکانی ڕابردووە کاتێکم ئاژەڵانە هەبوون ڕاستەوخۆ لەلایەن هۆبەکانی ڤێتەنەریەوە کوژراون بۆ چکە چالە گوانانی ژینگەیان ڕێکخراوەکانی ئاژەڵ پارێزی یان ژینگەی کەم بوون و دەور ڕۆڵیان کەم بوو بەڵام کاتێکم ڕێکخراوانە دێنە مەیدانەوە بە چالاکی ئەنوێنن وە فشار لەسەر حکومەت دروستەکەن و بە حکومەت ئەڵێن یعنی تۆ چۆن بەرپرسیاری بەرامبەر بە مرۆڤ بەرپرسیاری بەرامبەر بە ئاژەڵێک و بە پزیشکانی ڤێتەنەری بە هۆبەکانی ڤێتەنەریڵن چۆن بۆ نمونە نەخۆشخانەیەک ئەرکی چارەسەرکردنی مرۆڤە و پزیشکیەک لە ناو نەخۆشخانەیەکە ئەرکی چارەسەرکردنی مرۆڤە بە هەمان شێوە تۆش لە ڕێگەی هۆبەکانی ڤێتەنەری و ئەرکی تۆش چارەسەرکردنی ئەم ئاژەڵانەیە و ئەرکی پزیشکێکی ڤێتەنەری چارەسەرکردن نەک کوشتن و نەک ژارد خواردکردن بۆیە کاتێک کە تۆ دێ ژارد خواردی دەکە یان دەیکوژی تەواو ئەمە کردێکی نەئەخلاقیانە ئەنجامە دەی بەرامبەر بۆ پیشەیە کە تۆ بۆی دامەزراوی یاخود تۆ بۆت خوێندووە بۆی ئەم فشارانە کاریگەری هەبوو لەسەر ئەوەی کە حکومەت ئەو هەوڵانەی ئەو هەوڵە ڕێکخراوانی کە لە ڕابردووە داوێتی و ئەنجامی داوە بۆ کوشتن و ژارد خواردکردنی ئەم ئاژەڵانە ئەم هەوڵانە بە جۆرێک لە جۆرەکان کەم کاتەوە یاخود بە جۆرێک ترسی لە ڕێکخراوەکان نیشتووە ئەگەر ئەنجامیشی بدا بە چۆنەڵی بە شاراوەی ئەم پرۆسێ ئەنجام بدا کە ئەمە وای کردووە بە جۆرێک لە جۆرەکان ئێستا تۆ عەدەدێکی زیاتریان ژمارەیەکی زیاتر لە ئاژەڵە بین بۆ نمونە دەربەنی خانێکێکە لەو قەزانی کە لەسەر ئاستی نەک تەنها کوردستان هەموو عێراقیش ئاژەڵی تیان ناکوژدێ و شەڕەسەگی تیا ئەنجام نادرێ و تەنانەت ژەهری کوشتنی ئاژەڵیشی تا نافرۆشێت ناو دوکانەکانە کە تۆ کاتێکە بۆ نمونە بە شەقامی گشتیەکی دەربەنی خاناتی ئەپەڕی چەندین جۆر ینی سەگ ئەبینیتەوە کە بە ئاسایی وەکو مرۆڤەکان هاتوچۆکن بەبێ ئەوەی نەم ئاژەڵەکان ببوون بە مەترسی بۆ مرۆڤ نەم مرۆڤەکانیش ببوون بە مەترسی بۆ ئاژەڵ بۆچی ئاسایی لەسەر شەقامێکی گشتیان مرۆڤ ڕێبکە بۆچی ئاساینی ئاژەڵێک ڕێبکە زۆر ڕاستە هۆکارچیە ئێمە لە دەرەوە ئاژەڵە هێنین لە کاتێکا کە وەکو بەڕێستان وتان کە لە ناو کۆڵانەکانە ژمارەیەکی زۆر ئاژەڵ هەیە بەڵام ئێمە پەنا ئەبینە بەر ئەوەی کە لە دەروی وڵات ئاژەڵە بێنین بە خێویکەین لە کاتێکا بێ پارەیەکی زۆری پێبێ هەندێک ئاژەڵ هەیە بە 4-5 وەرەقە ئەکردرێ بەڵام یارمەتی و ئاژەڵانی خۆمان نادەین جیاوازیەکە لە بینی ئەم ئاژەڵانە ئەسڵن بە پێچەوانەوە ئەمە ئەسڵن تاوانێکی گەورەی بەرامبەر بەم مرۆڤانە بەرامبەر بەم ئاژەڵانە ئەنجامەدرێ ینی تۆ لە دوجارە بۆ نمونەوەکو مرۆڤێک دژی ئەوەی کە بۆنە بازرگانی بە مرۆڤەوە بکرێ دژی ئەوەی کە بۆ نمونە مەسەلەن مرۆڤێک بە زۆر لە ناوچەیەک و برێ بۆ ناوچەیەکی تر ئەی بۆچی تۆ وەکو مرۆڤێک بیر ناکەیتەوە و عەقڵت ناخیتە گەڕ و بیر لەم لایەنە ناکەیتەوە کە بۆ نمونە بڵێ چۆن ئەبێ ئاژەڵێک لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بگوازرێتەوە لەسەر خواستی تۆ باشە و لە هەمان کاتا تۆ ئاژەڵێک بۆ نمونە مەسەلەن بازرگانی پێوەکەی بڕۆی بڕەپارێکی پێ بدەیت ئەم شتە بەڕاستی منە گەڕنمەوە بۆ لایەنی عەقڵی مرۆڤ و لایەنی دەرەنجامی بیرنەکردنەوەی مرۆڤە بۆ یەکێتە ئەوەی کە بۆ نەخواستی لەسەر ئاژەڵێک دروستەکە لە ژینگەیەکەوە بۆ ژینگەیەکی تر و بڕەپارێکی پێ بدە ئەسڵەن لە ڕووی هاوکێشەی ئاژەڵ پارێزیەوە مامەڵەکردنی بازرگانی یان ئەنجامدانی مامەڵەی بازرگانی بە ماژەڵانەوە ئەمە پرۆسەیەکی تەواو نەئەخلاقیانەیە و پرۆسەیەکیشە دژی بنەماکانی مافی ئاژەڵانە چکە ئێمە چۆن جارنامەی گیانی مافی مرۆڤمان هەیە بە هەمان شێوە جارنامەی گیانی مافی ئاژەڵانیشمان هەیە وەکو چۆن داکۆکی لە مرۆڤ کراوە بە هەمان شێوە داکۆکی لە مافی ئاژەڵانیش کراوە بۆیە ئەمە بە پێچەوانەی تەواوی ئەم جارنامەیەوە بنەماکانی ئەم جارنامەیەوە تەواو پێچەوانەی بنەماکانی مافی ئاژەڵ پارێزیە لە تەواوی جیهانە کاتێک کە تۆ ئەم کردەیە ئەنجام دەیت
ڕێکخراوەکانی پاراستنی مافی ئاژەڵان چیان کردووە تا ئێستا تا چەند توانیوانە ببنە داکۆکاری مافی ئاژەڵان؟ دیارە لە کوردستانە ڕێکخراوی ژینگەی بەگشتی ینی کە دەڵێ ژینگەی وەسما لێ ئاژەڵ پارێزیشە زۆرن نزیکەی 150 ڕێکخراومان هەیە بەڵام لەمانە بەڕاستی بە پەنجەکانی دەست ئەژمێرێن لە پرسی ژینگە کە کارەکەن بۆ من لە سلێمانێت تەنایەک ڕێکخراوی ئاژەڵ پارێزی ئەکتیڤت هەیە یانی چالاکت هەیە لە هەولێرا بە هەمان شێوە لە دووهۆکا بە هەمان شێواتە ئەتوانین بڵێن لە کوردستانە ئەوەی کە جموجوڵی هەیە ئەوەی کە چالاکە ئەوەی کە بەدەم ئازاری ئاژەڵەکانەوە ئەڕوا ئەوەی کە خەمی ئاژەڵەکانی لە کۆڵ ناوە تەناب 3 بۆ 4 ڕێکخراوی ئاژەڵ پارێزین لە باشوورا کە ئیش ئەکەن و بەڕاستیش زۆر چالاکانەوە زۆر ینی مردانە هاتوونەتە مەیدانەکەەوە و کار ئەەکەن و فشار دروستەکەن لەسەر حکومت بۆی ڕێگری لەم دەزیرەژانە بکە و هەوڵ بۆ چارەسەرکردنی کێشەیە بدات و لەم لایانی ترەوە هەوڵ ئەدا کە دۆخی ئاژەڵەکان بگەێنێ بە دۆخێکی باش و هەروەها هاوڵاتیانی ژوشیار و بە ئاگا بێنێتەوە لەسەرەوەی کە پارێزگاری لە دۆخی ئاژەڵانە بکەن. بەدڵنیایەوە کاک سەروەر ئەگەر باس لەم کەسانە بکەین کێن ئەم کەسانی کە پێیان دەوترێ ئاژەڵ دۆست؟ کەسانێکە کە ینی جیاوازی نەکا لە نێوان بە کوردی مرۆڤ و ئاژەڵ ینی ئەم شتێک کە بۆ نمونە مەسەرەن تۆ دەڵێ ئاژەڵێک لە نێوان مرۆڤێک هیچ جیاوازی نیە بەڕاستی بۆ تەسەلمێنم کە هیچ جیاوازی نیە ینی جیاوازیەکە ئەو لایانی کە بۆنە ڕۆحی ئاژەڵێک لەگەڵ ڕۆحی مرۆڤێک هەریەکە و کاتێک کە تۆ چۆن بۆ نمونە خەم لە ژیانی خۆت دەخۆی وەکو مرۆڤێک یان خەم لە ژیانی مناڵەکەتە خۆی بە هەمان شێوە خەم لە ژیانی ئاژەڵەش خۆی چکە لە دوجارە ئاژەڵەکان بەرپرسیارنی بەرامبەر بە مرۆڤەکان بەڵام مرۆڤەکان بەرپرسیارن بەرامبەر بە ئاژەڵەکان و کاتێکیش تۆ بۆ نمونەکە تۆ عاقڵی دەبێت بە عاقلانە مامەڵە لەگەڵ دۆخێم ئاژەڵانە بکەیت و ئەگەر تۆ بە پێچەوانەوە ماوەڵەت کرد بەڕاستی تۆ ئاژەڵ دۆزنیت ئەگەر لە حکومەتی ئەگەر لە میدیای ئەگەر لە کەرتی تایبەتی لە هەر شوێن و جێگەیەکەی تۆ دەبێت مافی ئاژەڵ پارێزی ڕەچاو بکەی و هەوڵ بدەی و کار بکەی بۆ پارێزگاریکردن لە مافیەوان ئەگەر نا بە پێچەوانەوە تۆ کەسێکی دژە مافی ئاژەڵانی هەتا تەنانەت ینی مافی ئاژەڵ تەنابەت لەوە خۆی نبینێتەوە لە ڕووی داکۆکیکردنەوە هەر بۆ خۆی خواردنی گۆشتی ئاژەڵ ینی کاتێک کە تۆ بەخۆت دەڵێ پارێزەر لە مافی ئاژەڵان یان چالاگوان لە مافی ئاژەڵان بەڵام تۆ گۆشتی ئاژەڵ دەخۆی گۆشتی مریشکێک دەخۆی گۆشتی باڵدارێک دەخۆی ناوی بەڕۆکی تۆ لە هەمان کاتە خۆت پێشێل دەکەی تۆ کەسێکی پاراکدۆکسی کەسێکی با بڵێن لە دینا منافقی کەسێکی ئەم شتە ینی دژیەکە بۆ ئەو کاتێک کە تۆ دەبی دەڵێ من ئاژەڵ دۆستم یان ئاژەڵ پارێزم دەبێت بە هەمومانایەک ئاژەڵ دۆستبی و ئاژەڵ پارێزیشبی لەو ڕوانگەی کە بۆ نمونە نابێت تۆ گۆشت خۆی نابێت بەرهەمەکانیان بخۆی نابێت لە ڕووی جلوبەرگەوە بەکاری بێنیت و لە ڕووی پێداویستیەوە کاتێک کە تۆ ئەمانە دەکەی و دیتە سەر تەلەڤیزۆنیش قسە دەکەی دەڵێ من مافی ئاژەڵان واواوە ئەمە بەڕاستی لەگەڵ هاوکێشەکایەک ناگرێتەوە و شتێکی تەواو پێچەوانە. زۆر ڕاستە کاک سەروەر ئەو مەرجانە چین کە پێویستە لە ئاژەڵێکە هەبەیە کە بتوانڕێ بەخێو بکرێواتە لە ڕووی تەندروستیشەوە و لە ڕووی مەترسیشەوە ئەو ئاژەڵانی کە لە لای ئێوەن ئەبەخشرێن بە خێزانێک هیچی مەرجێکی تایە دیارە ئێمە ڕێکخراوێکی تایبەتمەندین بە پرسی ئاژەڵان و پسپۆڕی منیش لەم بوارە نییە بۆ من ئەمە جێ هێڵم بۆ پزیشکێکی ڤێتەنەری و بۆ ڕێکخراوە ئاژەڵ پارێزە تایبەتمەندەکە. زۆر ڕاستە دەست خۆش بە ئێمە هیچمانەوە ئەگەر بەڕێستان لە کۆتاییدا پێشنیارێکتان هەبێ خۆت زۆر سپاس بۆیەوە من یەکەم پێشنیارمەوەی بۆ کەناڵەکەتان هیوادارم کە بتوانن بەرنمەیەکی تایبەت بە پەروەردەی ژینگەیتان هەبێ و بتوانن جێگەی بکەنەوە و لایانی دووەمەوەیە کە ئێمە هەمومان بەرپرسیارین بەرامبەر بەو ژینگە و سروشتەی کەتیاین و هەر جۆرە دەستدرێژیەک بۆ ئاژەڵەکان بە جۆرێکی تر یا هەر جۆرە توندوتیژیەک بەرامبەر بە ئاژەڵ بەرامبەر بە سروشت دەستدرێژیە بۆ سەر ژیانی خۆمان دەستدرێژیە بۆ سەر نەوەکانی داهاتوومان بۆیە پێویستەکە ئێمە چۆن باو باپیرانمان بە ئامانەتەوە ئەم زەویان بۆ جێهێشتوین ئێمەش بە هەمان شێوە بە ئامانەتەوە ئەم زەویە بۆ نەوەکانی داهاتوومان جێبێڵین و ئێمە بەرپرسیارین بەرامبەر بە وەڵامدانەوەمان بۆ نەوەکانی داهاتوومان کە ئەم زەویان بە پاکی و بەڕێکی بۆ جێبێڵ. بەدڵنیایەوە دەست خۆش بێ زۆر سپاس بۆی بەشداربووی لە بەرنامەکەمانە ئەزیەتە کێشە دەست خۆش بۆ سەروەر قەرەداغی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان تەوەری یەکەمی بەرنامەکەمان لێرە کۆتایی هات پاژوچانی کرد و ئەگەڕێینەوە لاتان.